ڕۆمانی باستێلی بچووک یەکێک لەو ڕۆمانانەی کە لە ماوەی بەڵێن پێشووترا لە شاری سلێمانی مەراسیمی بڵاوکردنەوەی بۆ کرا کە لەلایەن زۆر بەرز عەبدولقادر سەعیدەوە ئەم ڕۆمانە نووسراوە. لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە شاری هەولێر مەراسیمێکی تایبەتی تری بۆ کرا و لەو شارەش ناسێنرا. دیارە باس لە بەشێک لەو تاکانەی کوردەکات کە لە نێو با بڵێم بەشێک لە زیندانەکانی ڕژەمی بەعسا دووشاری بەشێک لەو نەهامەتی و ناخۆشی و با بڵێم ئازار و ئەشکەنجانە بوونەتەوە. ڕۆمانەکە بە شێوەیەکی گشتی باز لەم بابەتاکە و لە نێو ئامادەبوونی بەشێک لە نووسەران و کەسایەتی دیارەکانی شاری هەولێرە دەرفەتیەوە بوو بە خۆشحاڵیەوە ئەم ڕۆمانە بڵاو بکرێتەوە. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران لە لقی هەولێری یەکێتی نووسەرانی کورد عەبدولقادر سەعید نوێترین بەرهەمی خۆی ڕۆمانی باستێلی بچووکی بڵاو کردەوە. لە باری ناوەڕۆکی کتێبەکە نووسەری ناوبرا و با کورساتی ڕاگەیاند. ڕۆمانی باستێلی بچووک لە ڕابردووشدا لە شاری سلێمانی ناساندنی بۆ کراوە و ئەم ڕۆمانە لە 150 پەڕە پێکاتوە. هەموو ئەو جۆرە ئازارانەی تێدا گێڕراوەتەوە کە تاکی کورد لە ژوورە تاریکەکانی زیندانەکانی ڕژەمی پێشوودا بینیوێتی. باستێلی بچووک ڕۆمانێکە لە 150 لاپەڕە پێکاتووە باز لە زیندانەکانی بەعسەکە ژوورە تاریکەکانوانی کە تازیبی و ئازار و شکنجەی هەزاران و هەزاران ئینسانی کوردیانە لە ژن و پیا و مناڵ و پیاوی تێکۆشەری ئەم وڵاتە کە ڕۆمانەکە لە سلێمانی ناسانی بۆ کراوە و چاپیەکەمی هەرلێتەوە بۆ چاپی دۆم هێناوتە هەولێر لە شاری دێرین شاری پایتەختی کوردستان. ڕۆمانەکەم واژۆ کرا خەڵکی زۆر هات و زۆر خۆشحاڵم کە خەڵکی هەولێر خوێندوارە هەندێک ئەدیبانی هەولێر بەو ڕادەیە کە کەتینوی خوێندنەوەن شوێنی ڕاستی شانازیی گەورەیە بۆ من و شانازی گەورەی بۆ هەموو کورد کە شارێک لە ڕووی بینایەوە کە ئاوا تەعمیر کراوە ئەوە گەورە کراوە بارە ڕۆشنبیرەکەشی بەو دەرەجەیە بەرز و دیارە. ڕۆمانەکە هەوڵ ماوە هەموو زۆرە ئازارەکانی بە تایبەتی ئازاری سایکۆلۆژی لە زیندانەکانە چۆن بوون بەعچی کردووە ئێمە چۆن مقاومەمان کردووە. هەندێ حاڵەت هەیە مەسەڵەن بڵێن ئێمەش بەشێک لە تاوانەکانەوە بوو کە جاشمان بۆ خائینمان هەبووە ئەوانە یارمەتی باسییان ناوە بەڵام ئیرادەی میلەتەکە بەسەر هەموو ئەو ئاسەنگانە سەرکەوتووە. ئێستا وڵاتێکمانەیە ئازادە، ئێستا وڵاتێکمانەیە شوێنی ژیان و پێکەوە ژیانە. ئەم ڕۆمانە محاولەیەکە بۆ ئەوی کە ئینسانی کوردی گوازە دووبەرەکی بێنێ لە عەقڵی زیادەڕەوی بێنە لە توندڕەوی بێنێ بڵێن وڵاتێکمانەیە ئەمەش ئینسانمان پێویستمان بە ئازادی پێویستمان بە یەکسانیە بەسەر بەخۆیە هەمومان بە قەڵام بە فکر بە چۆن بە هەموو چی کە بێکرێومان بەشداری تیا بکەین.